فەریزەی حەج فەرزێکی زۆر گەورەیە کە پیر ئەبی خوا مۆڵەتت ئەدا خۆت نەڕۆی کەسێ لە بری خۆتا بنێرێ حەجی بەدەلی پێوترێ دروست ڕۆژوو بۆ کەسی پیر خوا مۆڵەتی ئەدا ڕۆژۆکەی نەگرێت و تەنها کەفارەتێ بدا کە توانای نەما بە ڕۆژوو بێ لەمانەش زیاتر نوێژەکانت نوێژ کۆڵەکەی گەورەی دین تەخفیفی ئەکا لەسرت بە دانیشتنەوە بیکە بە ڕاکشانەوە بیکە نەتوانی بە چاوەکانت بەس چاوەکان نەتوانی بە دڵ بەس بە دڵ ئەمە هەمووی ڕێزە بۆ پیر لە ئیسلامە نەک ئەمە تەنانەت پیری کافران و بێدینانیش لە ئیسلامە ڕێزیان لێگیری نەک تەنها پیری موسڵمان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەر کاتێ جێشێکی ئەنار یەکێک لە ئامۆژگاریەکانی ئاگاتان لێبێ شێخێکی هەریم نەکوژن کەسێکی پیر نەکوژن چۆن کەسی پیر کەسی شەڕکەر نییە موسڵمان کەسی بە غیرەت و پیاوە دەست بۆ هەموو شتێک نابە لە کوشتنە کەسێک پیا بێ بەرابەریکە لە جەنگا ئەیکوژێتەوە بەڵام کەسێک کە پیرە جەنگی پێ ناکرێ خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ئامۆژگاری سریەکانی ئەکرد نەچن پیر بکوژن پیر حرمەتی تایبەتی هەیە حتا مشرکینی قڕیش ئەوانەیان کە بە عومر بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ڕێزی لێ ئەکرد جارێکیان عوتبەی کوڕی ڕەبیعە هات قسەی زۆر تند بەرامبەر بە پێغەمبەری خوا ئەکرد صلی الله عليه وسلم ئەیوت ئەئەنتە خەیڕ ئەم عەبدیلله ئەرێ تۆ باشتری یا عەبدوڵای باوک ئەئەنتە خەیڕ ئەم عەبدولموطەلیب تۆ باشتری یا عەبدولموطەلیبی باپیرێ کامتان باشترن ئەوانان بتانیانە پەرست تۆ دینێکی تازەت هێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بە وقار لە بەردەمیا وەساب و هیچ جوابی نەدا زۆر ڕێزی لێ ئەگرت دەنگی زۆر بەرز کردەوە دوایی خۆی شەرم دایگرت عوتبە وردە وردە دەنگی نزم کردەوە لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم جایو ئەی کوڕی برام هێواش بوو بۆ قسەکانی ئەی کوڕی برام کارێ مەکە کە ئێمە شارەکەمان لە تێکچێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە زەردەخەنەیەک ئەی ئەبا وەلید گوێ لە کوڕی براکەی خۆتەگری سەریان ئوسلوب و ئەدەب و جوانیەکە ئەم ڕێزگرتن کەسێکی پیری بێدین هاتووە دەعوە زۆر بە سووری هاتووە دەعوە بۆ کافرەتی خۆیەکە ئەم بەم ڕێز و سەلیقە جوانەوە چونکە ئەم وەسپیانە خوا بە گەورەی خۆی حورمەتی لێناوە ئێمەی موسڵمان لە ئەمڕۆیە زۆر پێویستمان بەم مەفهوم و مەعانیانە هەیە زۆر پێویستمان بەمە هەیە بگەڕێنەوە سێرکەین ئادابێکی زۆر گەورەی ئیسلامی گەورەمان لە دەست داوە کە ئەویش ڕێزی گەورەکانمانە تەوقیری گەورەکانمانە کەسێک ئەبینی زۆر بەڕێزەوە سەلامی لێ ئەکەی لەبەری هەڵاسی حورمەتی ئەگری